إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بداخوا أو صفتي كبوه هوي إبليس للرحم خوابي بجبي لناوكم الجاي مدى بديدك ليك تكبور لخوابايبونا. ويا بداخوا كسانك دبيني تكبر يعني هي خوان بجورة زانن بسر خلق دا خلقي ببتشوكي خوان دا زانن لبر أوي مالو سروتو سامان يعني هي بلان دولماني تو باري تو بلغنية لسر أوي كخواي جورة توي خوش دوي توي دولمان ونزاني كدولماني لا يخوا زور بريزي أجد تكبرت هبي چونك خواي جورة ماڵی دنیا ئەدا بە کەسێک خۆشی بوێ و ئەیدا بە کەسێکیش کە ڕقی لێ بێ، بەڵکو ئەوانەی کە دەوڵەمەندی گەورن لەم دنیایەدا ئێستا و پێشتریش هەمووی دوژمنەکانی خوان. بۆیە ماڵ و سەرۆت و سامان وانەزانی خوا دەوڵەمەندی کردوویتە خانووی جوان، پارەی باش، سیارەی باشت هەیە، خوا تۆی خۆش دەوێ. نە، بۆیە خۆت بە گەورەی خەڵک مەزانە. خەڵکی وایە بەلای خەڵکا ڕوا سیارەکەی شڕە و سیارەکەی خۆی تازەیە، تەماشا دەکەی لە خۆباییبوونێک بۆی دروستە بێ. سیارەکەی من زەمووی هات چی سیارێکم پێ و فڵان کەس چی سیارێکی پێیە. نەخێر وا مەبە. وەڵڵاهی من خۆم هەر کاتێک بەلای سیارەیەکا بڕۆم سیارەکە زۆر خراپەیە، کەسێکە بینی شتێکی بەسیتی پێیە، ماڵ و مناڵی پێیە، وەڵڵاه هەڵێم خوای گەورە شتێ باش بە نسیب بکە یا ڕەبی. ناشی ناسم. نابێ ئەها سێ سیارەکەی من کە سێ سیارەکەی ئەو کە. ئاگدار بە چونکە سەرنجامی هەمومان دەوڵەمەند و فەقیر هەمووی مردنە. بەخوای گەورە نەقەس لەگەڵ خۆتە بی، نەپارە لەگەڵ خۆتە بی، وەڵڵاهی ئەو ماڵە هەمووی بەجێ دەهێڵی. بۆیە دڵ خۆش مەکە، خۆت بە گەورە مەزانە ئەو کەسەی کە دەوڵەمەندی بە میراتەکەت کە جێی دەهێڵی. کەواتە ئاگداری خۆت بە، چونکە لەناو قەبردا هیچ کەسێک لە ئێمە ماڵ و سەروەت و سامانی لەگەڵ خۆی نابات. بەدەستی بەتاڵ هاتین، بەدەستی بەتاڵ دەگەڕینەوە. بۆیە ئەو کەسەی بەقەد مسقالە زەڕەیەک تەکەبوری هەبێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ناڕواتە بەهەشتەوە. کەواتە تەکەبور مەکە بە ماڵەکەت. کەسانێک دەبینی خۆیان بە گەورە دەزانن تەکەبوریان هەیە بەهۆی عیلمەکەیان و زانیاریەکەیانەوە. خەڵکی گوێی لێ دەگرێ لە خۆی بایی دەبێت، شەهادەیەکی بەرزی هەیە لە خۆی بایی دەبێت. بەداخەوە بە تایبەتی ئافرەتانیش زۆر جار خاوەنی شەهادەیەکن تەکەبور بەسەر پیاوەکەی خۆیان و کەسوکاریانە دەکەن. ئەها من شەهادەمەیە فڵان کەس شەهادەی نییە. وەک شتێک تەکەبوری هەیە خۆی بە گەورە دەزانێت بەهۆی شەهادەیەکەوە کە لەگەڵیدا ناچێتە ناو گۆڕەکەوە. بەخوا برا هەر شەهادەیەکت هەبێ هەمووی دنیاییە. بۆ قیامەت هیچ سوودێکی نییە. هیچ کەسێک لە قیامەتە شەهادەکەی لەگەڵی دانیە، شەهادەکەی سوود و قازانچی پێ ناگەێنێ. ئەمە شتێکی دنیاییە. بۆیە ئەو کەسێک کە شەهادەت هەیە خوای گەورە شەهادەیەکی باشی پێداوە کە بۆ دنیایە، بۆ تەعینبوونێکی دنیایە، بۆ شتێکە خۆت بە گەورە مەزانە. و چونکە بەڕاستی هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ 124,000 پێغەمبەر هاتن، سەلامی خوایان لەسەر بێ یەکێکیان شەهادەی نەبوو. سەحابە ڕەزای خوایان لێ بێ یەکێکیان شەهادەی نەبوو، بەڵام لای خوا لە هەموو کەسێ بەڕێزتر بوون پێغەمبەران و سەحابە ڕەزا و ڕەحمەت و سەلامی خوایان لەسەر بێ. کەواتە وا نەزانی بەهۆی شەهادەکەتەوە دکتۆرایەک تێ، ماجستێرێک تێ، یا کولێیەکە تەواو کردووە تۆ کەسێکی لە خەڵکی باشتری. مەرج نییە. ئەو شەهادە کاغەزێکە، وەکو ئەم کاغەزە. کاتێ ڕووی بۆ شوێنێک تەعینەبی کاغەزێک دەدەنێەوە شەهادەکەتە. کەواتە بە کاغەزێکی ئاواوە هیچ تەکەبور مەکە، خۆت بە گەورە مەزانە. چونکە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ سەحابە و تابعین و پیاوچاکان هیچیان خاوەنی شەهادە نەبوون، بەڵام لای خوا زۆر گەورە و بەڕێز بوون، بەڵکو بەڕێزترین مەخلوقی خوان
ئەگە شەهادە بەڵگە بووایە لەسەرەوەی کە هەر کەسێ خوا خۆشی بێ شەهادەی بداتێ دڵنیا بە پێش ئادەم سەلامی خوای لەسەر بێ دروستی بکە خوای گەورە شەهادەی لەناو پێغەمبەرانە بڵاو کردو سەلامی خوای لەسەر بێ هەمویان گەورەترین شەهادەیان بەدەستهێنا بەڵام ئەوە قیاس نییە کەواتە بەعید مەکەتەوە بە شەهادەکەتەوە شانازی مەکە و فەخر و تەکەبور مەکە چونکە ئەوە شتێکی دنیاییە خوای گەورە ڕقی لە ئینسانێکە متەکەبیر بێ خۆی بە گەورە بزانێت کاغەزێکە تەکەبوری نابێت خۆت بە گەورە مەزانە بەداخەوە خەڵکێکی زۆرێ پۆز لێدا دڵنیا بە باجی ئەو پۆزە دەدەی لە ڕۆژی قیامەت برای بەڕێزم خوشکی بەڕێزم بە تایبەتی برا بەڕێزەکانی زیاتر شانازی مەکەن تەکەبور مەکەن بۆی کە میهنە و پیشەیەکت هەیە بەهۆی ئەم پیشەیەوە گاڵتە بە خەڵکی دەکەی کەسابەتێکی جوانت هەیە کەسابەتێکی باشت هەیە تەکەبور بەسەر خەڵکیان مەکە پۆز بەسەر خەڵکیان لێمەدە چونکە بەڕاستی ئەو شەهادەی تۆ کە باسمان کرد چۆن بەڵگەدیە لەسەروی کە خوای گەورە خۆشتی دەوێ یا خۆشتی ناوێ ئەو کەسابەتش بە هەمان شێوەیە کەواتە تۆ کاتێک کەسابەتێکی بە قوت و بەهێزت هەیە پارەی چاکت دەست ئەکەوێ وانەزانی خوای گەورە تۆی خۆشەوێ بۆی ئەهەموو پارەی پێداوی چونکە دەوڵەمەندەکانی دنیا هەمویان بێدین و کافر و دژمنی خوان ئیلا کەمێکیان نەبێ وانەزانی خوا زۆر ڕێزی لە تۆ گرتووە کاتێک کە ماڵ و سەرۆت و سامانی پێداوی کەسابەتێکی بە قووەتی پێداوی چۆن دەڵی مێشکێکی تیجاریم هەیە بەوە شانازی مەکە چونکە قارون ئەیوت من خیبرەم هەیە شارەزایم هەیە لە بازرگانی و تیجارەتە بە عەقڵی خۆم شت پێیاکە خوای گەورە بە زەویە بردێ خوارەوە کەواتە ئاگاداری و خاڵە بە لە حەدیث صحیح بخاری هاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر پێغەمبەرێک لە پێغەمبەران هاتبێ سەلامی خوایان لەسەر بێ ئیلا شوانی کردووە شوانی میهنەیەکی بە قوت نییە میهنەیەکی زۆر گەورە نییە لەناو خەڵکە میهنەیەک و پیشەیەکی بەڕێز نییە بەڵام هەمویان هەتا پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم شوانیان کردووە زەکەریای سەلامی خوای لەسەر بێ کە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم تەماشا دەکەی نەجار و دارتاش بوو دارتاش بوو کەواتە ئەوە بزانن زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لای خەڵکی دارتاش بوو بەڵام لای خوای گەورە پێغەمبەرێک و خۆشەویستێکی خوا بوو سەلامی خوای لەسەر بێ کەواتە وا نەزانی کاتێک کە تۆ ئیشەکەت باشە ئیشەکەت جوانە تەکەبور بکەی بەسەر خەڵکیا و خۆت بە گەورەی خەڵک بزانی وا بزانی خوای گەورە ئەم ئیشەی پێداوی پارەیەکی خەیاڵی دەست ئەکەوێ خوا تۆی خۆشەوێ ناوەڵاو هەمووی دنیاییە بۆیە شانازی بە میهنەکە و پیشەکەتەوە مەکە خۆت بە گەورەی خەڵک مەزانە چونکە وەڵڵاهی قیمەتی تۆ ڕێزی تۆ لای خوای گەورە بەهۆی ئیمان و تەقواکەتەوەیە نەک بەهۆی پیشەکە و کەسابەت و پارەکەتەوە ئاگادار بە خەڵکێکی ئیشەکەی کەمە تۆ ڕۆژی گەڵایەکە دەستەکەوێ خەڵکەیە 10,000 دەست ناکەوێ وانەزانی خوای گەورە تۆی خۆشەوێ ئەو بەڵگە نیە لەسەر خۆشەویستی خوای گەورە بۆ تۆ ڕێزی خوای گەورە بۆ تۆ بۆیە تەکەبور مەکە ئەگەر ئیشەکەت لە خەڵکی باشتر بوو یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی خوایگە لە تەکەبور لە خۆ بە زلزانین بە دوورمان کە یا ڕەب العالەمین ئاخرمان بەخێر بگێڕی ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بداخل كسان يكي بتايبتي آفرتان تكبوريان زور هي بهوي جوانيكيانو خواي گەورە جوانێکی پێ بەخشیوە بەهۆی ئەم جوانیەوە خۆی لە خەڵک بە باشتر دەزانێ تەماشاکە لە بنەماڵەکەیە کەس لەو جوانتر نییە منافسی کەمە لە خۆی بایە بێت بەڵام ئەمە خوشکی بەڕێزم و برای بەڕێزیش بە هەمان شێوە پێت ئەڵێ بە زیاتر ئافرەت ئەم سیفەتەی تایە هەر پیاوێکیش ئەم سیفەتەی تیا بێ شانازی بە جوانی خۆیەوە بکە ئەوە خۆی شوبهاندۆ بە ئافرەت وانەزانی خوای گەورە تۆی خۆشەوێ زۆر بەڕێزی لای خوای گەورە بۆیە خوای گەورە ئەوەندە بە جوانی دروستی کردویتە ئەبوو لەهەب کە خوای گەورە قورئانی دەرباری دەخوارەوە ئەبوو لەهەب دوژمنی خوا زۆر زۆر قۆز بوو زۆر جوان بوو بەڵام دوژمنی خوا بوو لوقمانی حەکیم سەلامی خوای لەسەر بێ پیاوێکی ڕەشپێس بوو خوای گەورە حکمت و دانایی پێدا جولەیبی بیلالی حەبەشی ڕەزای خوای لەبێ ڕەشپێس بوون بەڵام لای خوای گەورە زۆر بەڕێز بوون عەبدوڵڵای کوڕی مەسعود کە زانایەکی گەورەی سەحابەیە ڕەشپێست بوو کەواتە وا نەزانی خوای گەورە جوانی بە تۆ بەخشیوە
تۆ زۆر لای خوا بەڕێز و خۆشەویستی. ئەسڵەن بڕۆ سەیری کە وڵاتە ئەجنەبیەکان و بێدینەکان ئەوان زیاتر قۆزترن، جوانترن، بەڵام دوژمنی خۆشن. ئافرەتی ئەوان جوانترە بەعام، بەڵام دوژمنی خوان پیاویشیان بە هەمان شێوە. کەواتە شانازی مەکە، تەکەبور مەکە کاتێک کە خوای گەورە جوانیکی پێت بەخشیوە، هەمووی تاقیکردنەوەی خوایە. بۆ زۆر کەس جوانی بۆتە بەڵا، چی ژن چ پیاو. کەواتە خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، لە خوا بترسن، تەکەبور مەکەن، چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم ئەو کەسانەی کە لە دنیادا خۆیان بە گەورە دەزانن، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە حەشریان دەکات وەکو مێرولە بچووکیان دەکاتەوە. چونکە لە دنیادا خۆیان بە زۆر بە گەورە زانی، خوای گەورە وەکو مێرولە بچووکیان دەکاتەوە. خوای گەورە تەماشای ماڵ و سەرۆت و سامان و شکل و شێوەتان ناکە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، بەڵکو سەیری دڵتانەکە لەگەڵ کردەوەکانتانە. بۆیە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، خوای گەورە سەیری دەموچاوت ناکە، سەیری ماڵ و سەرۆت و سامانت ناکە، تەنها سەیری دڵەکەت و کردەوەکەت ئەکە. تەکەبور مەکە، خۆت بە گەورە مەزانە کاتێک کە خوای گەورە جوانیکی پێت بەخشیوە، دڵنیا بە خۆراکی زەویە و دەڕزێ، ئەوە دڵنیا بەلەوە، ئەو جوانت ڕۆژێک دێت کۆتایی پێدێت. کەسانێک دەبینی بەهۆی دەسەڵاتەوە، بەهۆی بەرپرسیارەتی و مەسئولیاتەوە تەماشا دەکەی لە خۆیان بایی بوونە تەکەبوریانەیە، خۆیان بە گەورە دەزانن. مرۆڤی وایە سوبحان الله ئیمزایەکی قەڵەمێکی بدە بەدەست ئەوەی تر خەڵ ناناسی، چۆن ئەڵێ بەلوت قسەیەکە، بەلوت هیچیش نییە. بزانە زۆربەی دوژمنانی خوا دەسەڵاتدار بوون. خوای گەورە کەم کەس ئەکاتە دەسەڵاتدار کە خۆشی بوێ. دڵنیا بن لەوە، هەزارەها و ملیۆنەهای وەکو فیرعەون و نەمرود و نازانم کێ هەبوون لەسەر زەویە، ئەبوو جەهل و کێ دوژمنی خوا بوون. بۆیە کاتێک کە خوای گەورە دەسەڵاتێکت پێ ئەدا تاقیکردنەوەیە. بەڵام دڵنیا بە لە ڕۆژی قیامەت ئاڵێ خۆزگایە دەسەڵاتم نەبوایە. بۆیە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیح داهاتوە فەرمی ئەی ئەبوو ذەڕ، ئامۆژگاریت ئەکەم قەت گەورەیەتی دوو نەفەر نەکەی، دوو نەفەر نەبیتە گەورەی دوو نەفەر نەیکی، بۆ قیامەتت خراپە. کەواتە لە خۆت بایی مەبە، کاتێک کە خوای گەورە دەسەڵاتێکی پێت بەخشیوە پیاو بە، بەڕەحم بە، چاک بە، زاڵم مەبە، دز مەبە، بێویژدان مەبە، خۆت بە گەورەی خەڵک مەزانە، چونکە ڕۆژێک دێ خوای گەورە بچووکت دەکاتەوە. کەسانێک زۆر هەیە بەهۆی دەسەڵاتێکەوە ئیتر گەورە بێ یا بچووک لە خۆی بایی دەبێ و لە خۆی دەرئەچێت. سنووری خوا دەبەزێنێ، ئەوەی خوا پێی خۆشە جێبەجێی ناکە، ئەوەی شەیطان پێی خۆشە جێبەجێی دەکا، سەرنجامەکەشی پەنا بەخوا ڕوون و ئاشکرایە قیامەتێکی سەخت و پڕ لە ئاگرە. خۆشەویستان، ئاخر خاڵکە دەمێ باسی کەم بەداخەوە. خەڵکانێک دەبینین تەکەبوریانەی خۆیان بە گەورە دەزانن بەهۆی عەشرەتەوە، بەهۆی ڕەچەڵەکەوە، بەهۆی نەسەبەوە. تەماشا دەکەی لە خۆی بایی دەبێت، ئەمە شێخە، ئەمە سەییدە، ئەمە ئاغایە، ئەمە کەش مسکێنە. ئەمە صیفەتی ئینسانی نەفام و نەزانە، بە خەڵکی بڵێ مسکێن و بە خۆشی بە گەورە بزانێت. باشە ئەو کەسانی کە دەڵێن ئێمە شێخین سەییدین، خۆیان دەدەنە پاڵ ئیمامی عەلی و فاتمە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ. بڕۆ سەیری قورئان کە، باسی یعقوب ئەکرێ سەلامی خوای لەسەر بێ، ئەڵێ وەئەبوونا شەیخون کەبیر وهذا بعلی شەیخە. باسی ئیبراهیم دەکرێت سەلامی خوای لەسەر بێ، بە شێخ ناوی هاتووە. باسی پیاوەکەی زوڵەیخا دەکرێت، بە سەیید ناوی هاتووە، وەئەلفە یا سەییدەها لەدە الباب. باسی یەحیا دەکرێت سەلامی خوای لەسەر بێ، بە سەیید ناوی دەبرێ، وەسەییدەن وەحەسوورە. باشە ئەمانە هیچیان زوڕێتی فاتمە بوون ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ؟ ئیبراهیم لە زوڕێتی فاتمە بوو، یعقوب سەلامی خوای لەسەر بێ، یەحیا نەخێر. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بۆ کەسانی کە لە خۆیان بایی دەبن، ئینسانەیە سادەیە، بەس ئینسانەیە لە خۆی بایی بووە، ناوێکی هەیە خەڵ بە مسکێن و بە بچووکی خۆی دەزانێ، ئەوە ئینسانی ئەو پەڕی تەکەبورە. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم چوار شت هەیە، ئەم چوار شتە لە ئومەتەکەی مندا هەیە، بەڵام من ئەمری الجاهلیە، ئەمە هی نەفام و نەزانەکانەوە پێش ئیسلامە، ئەم شتە لە پێش ئیسلاما کراوە، نابێ موسڵمان ئەم شتە بکات، ئەم سیفەتەی تیا بێ،
یەکێک لەوانە دەفەرمێ کە صفەتی جاهیلەکانە الفخر في الأحساب والطعن في الأنساب، شانازی بکەی بە ڕەچەڵک و نەسەبی خۆتەوە، ئەوە صفەتی پێش ئیسلام و جاهیلەکانە. یاخود تانە لە نەسەبی خەڵکی، خۆت بە ئاغا بزانی، خۆت بە گەورە بزانی، خۆت بە شێخ و سەید بزانی، طعن في الأنساب خەڵکیش بە مسکێن و داما و بزانی، ژێردەستەی خۆت بزانی. ئەمە صفەتی ئینسانی نەفام و نەزانە. ئەوەی لای خوا گرنگە تەنها تەقوایە. نەسەب عەشرەت هەمووی تەنها بۆ ناسینە، نەک بۆ لە خۆبایی بوون، نەک بۆ تەکەبور. کەواتە ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین. لە کۆتایە حەدیثێک باسەکەم لە صحیح جامع الصغیرایە، حەدیثێکی صحیحە. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم كل نفس من بني آدم سيد فالرجل سيد أهله والمرأة سيدة بيتها. همو مرۆڤێک سەیدە، گەورەیە، هەموو مرۆڤێک. پیاو گەورەی ماڵی خۆیەتی، ژنیش بە هەمان شێوە گەورەی ماڵی خۆیەتی. کەواتە ئاگاداری ئەم خاڵە بین، لە خۆمان بایی نەبین فلان عەشرەت بەخوا ئەوە شتێکی دنیایە، لای خوای گەورە عەشرەت نایخوا. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەگەڵ ئەبوو لەهەبە یەک پشت بوون، پشتیان یەک بوو، نەسەبیان یەک بوو، ڕەچەڵەکیان یەک بوو، بەڵام ئەو پێغەمبەری خوا بوو صلى الله عليه وسلم ئەبوو لەهەبی دژمنی خوا بوو، گومانیتیان نییە. کەواتە ئاگاداری خۆت بە. باوکی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەگەڵ باوکی ئەبوو لەهەبە یەک بوو. کەواتە ئاگاداری خۆت بە، لە خۆت بایی مەبە، بەوەی کە خوای گەورە تۆی داناوە لەسەر زەویە تاقید دەکاتەوە. عەشرەتایەتی ئەمانە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم وەی کە ئەمڕۆ پەیا بووە لە پێناو عەشرەتی خۆتا، تیرەی خۆتا، دوژمنایەتی و دۆسایەتی پەیا بکەی، ئەفەرمێ فەئینەها منتینە، وازی لێ بێن، ئەو بۆگەنە، بۆگەن، شتێکی بۆگەن و پیسە. شێ تەقوای هەبێ ئەوە لای خوا بەڕێزە، نەک ئەوەی فلان عەشرەت و فلان بلە ماڵەیە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجموعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو. يا ربي خوايا لتكبور لخوبايبون بدور معنكي خوايا جان وما لينكي بهيت شتيك وشعنازيب كين خوايا جان. يا ربي خوايا آخر من بخير بقيري نوجو رجوع عبادت مالي قبول كي باراني برحمة من بو بارين يا رب العالمين. خوايا جان لم شوێنە ڕۆین دەرو لێمان خۆش بۆ، لە گوناهەکانمان خۆش بۆ، بە ئەهلی بەهەشتمان قبول کە، لە ئاگری دۆزەخ بە دوورمان کە. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.